سڵاوی خوای گەورەتان لێبێ پەرێزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تازە لە بەرنامەکەتان لە بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. دڵنیابن تا گرفتی موچە چارەسەر دەبێ، منیش بەردەوام بۆتان باز دەکەم، بەردەوام گفتوگۆی لەسەر دەکەین، بەردەوام پەیوەندەکانی ئێوە وەردەگرین و بەردەوامیش گەنگەشەی ئەو بابەتە دەکەین و بەڕاستی ینی ئەو پەڕی ڕێز و احترامم بۆ هەمووان بۆتە شتێکی عیبە، بۆتە عیبە لەسەر ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان و بگرە دەسەڵاتدارانی بەغداش کە موچە بەو ئاراستەیە ببردرێ. ینی سەیرە ینی دادگای فیدرالی بڕیاریدا کە موچە دابەش بکرێ. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەر لە جەژن وتیان کا کە ئەوە مژدەیەکی خۆشتان پێ دەدەین و کەسیش خۆی نەکا بە خاوەنی ئەو هەموو سەروەریە. موچە لە کاتی خۆی دێ، بەڵام ئێستا دەبینین موچە جارێکی تر بە هەمان شێوە کێشە و گرفتی بۆ دروست بووە. بابەتەکەیمە ئەوەیە چیە بەرپرسە لە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. لەلایەک لە بەغدا دەڵێن هیچ لیستێک نەهاتووە بۆ وەزارەتی دارایی، لەولایەوە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی دەڵێ لیستی موچەمان ناردووە بە دەستکاری و گۆڕانکاری و بە زۆر شت و نازانم چی. حکومەتی عراقی لە دووشەمەوە دەستی بە دابەشکردنی موچە کردووە، بە چەند ڕۆژێک موچەی 15 پارێزگای عراق دابەش دەکە، بەڵام ئێمە موچەی 4 پارێزگا نازانین بە زۆرێک بە شێوەیەک دابەش دەکرێت. بابەتی بەبانچیکردن یاخود چۆن دەڵێتەوتین یاخود هەژماری من نازانم هەموو ئەو بابەتانە هەرچی حکومەتی عراقیە دەڵێ دەبێت لە ڕێگای هەردوو بانکی فیدرالی و ڕەشیدەوە بێ، و حکومەتی هەرێمی کوردستانیش دەڵێ دەبێ هەژماری من بێ. لەو بینەش چێ زەرەر دەکا؟ تەنها ئەو خەڵکە داماوەیە کە جارێکی تر دیسان دەبێت لە چاوەڕوانی موچە بێ. ئەمڕۆ 24/4 چەند ڕۆژێکی تر ئەگەر موچە دوا بکەوێ موچە دەکەوێتە مانجی 5. بۆیە بەڕاستی یعنی هەندێک بابەت هەیە لە ناو وڵاتە کە پەیوەستە بە قوتی ژیانی خەڵک، پێویست ناکە بە سیاست بکرێت، پێویست ناکە تێکەڵ بە سیاست بکرێت، پێویست ناکە ینی ئەم هەموو کێشە و گرفتەی بۆ دروست بکرێت. لەبەرەوەی بابەتی موچە شتێک نییە، ینی چونکە ئەم حکومەتە بێ حکومەتێکی تر بێ، ئەم حکومەتی عراقی بێ حکومەتێکی تر بێ، هەرچی بێ دوازار بەپێی دەستور خێروبەری ئەم وڵاتە بۆ هەموو عراقیەکانە، نەک هەر موچەخۆر. یعنی تۆ سیر کە بە مەلاین بەرمیل نەوت دەفرۆشرێ، ینی خێروبەری ئەو وڵاتی گەلێ گەلێ زۆرە، بەڵام بۆ دەبێ خەڵکەکەی ئاوالەی پێبەش بێ، بۆ دەبێ پارە بۆ ئەولا بڕوە، بەڵام خەڵکی ئەم وڵاتە ینی لێی بێبەش بێ و چاوی لە دەستی خەڵک بێ و نەزانێت چۆن ژیان دەکە. لە حەقەتدا بۆتە جێگای شەرم، ینی بەس ئێوە دیقەتدەن لە ماوەی ئەم چەند مانگە چەند لێدوانی دژبەیەک دراوە، چەند هەواڵی دژبەیەک دراوە، چەند شت وتراوە کە دوازار ئەسڵ و ئەساسی نەبووە، چەند شت وتراوە کەوا دەبێت دوازار ئەسڵ و ئەساسی نەبووە. ینی خەڵک کە گلەی دەکا کە قسە دەکا ناقی نییە. حکومەتی هەرێمی کوردستان وەرە ڕاستەوە خۆ جوابی خەڵک دەوە، وەزارەتی دارایی بۆ جوابی خەڵک نادەنەوە، بۆ خەڵک لە دڵ ڕاوچێدا بژی. لە چوارتا کاک عادل سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك عادل بەڵێ گیان کاک عادل، ینی هەر ڕۆژە و قرارێکە، هەر ڕۆژە و بڕیارێکە، هەر ڕۆژە و بەڵێنێکە، بەڵام دوازار هەمویان دەبنە کەفی سەر ئاو. دواکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەستە بە پارتیەکێتیەوە دوایە خەم مامە ئەنوەر ئەمانە دوایە خەم پارتیەکێتی دوایە خەم ئەوە تا بیستی موچەکەشە. ئێستا من باوکم خۆم باوکم تەقاوتە ئەوە 30 ساڵە خزمەتی هەیە، تا ئێستا چاوەڕێی 200 هەزاری ئەم پارە تەبعەیە ئەوە تا موچەکە داوا دێکەن، لیستەکە شەریستەکە زانێرن بۆ بەغا. ئەزانی باوکت دەزانێت
باوکت دەزانێت لە بەغدا ئەگەر پارەکەی لەسەر بەغدا بە ئێستا بەرانی کەم 500,000 وەردەگرت پێمان وتووە 500,000 وەرەگرت ئەوان 500,000 وەرەگرن کەمترین موچەی خانەنشینی 500,000 ئێستا 200,000 گەشمان نایانێ هەموو شەوێک هەموو ڕۆژێک دوعاکە لەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتەیە پەیوەست بە تەوەرەکە مامان وەرپەیوەست بە تەوەرەکە ئەم دەسەڵاتێکی ئێستا حکومڕانی 32 ساڵیان میلەتاکەن ئەمانن کە ویستی موچەنانی ڕۆدوایەخەن و پاژێخەن پێم وابێ لەبەرەوە وای لێکەن بەڕای من نازان بەڕای جەنابە وەکو ئەوەی کە بەرنامەکە پێشکەشەکەی بەڕای من وا دوایەخەن بۆی لە مانگێ بۆی بچێتە جێژنی قوربانەوە لە جێژنی قوربانە ئایترێت موچە بەن و موچەی بخۆن وەکو ساڵەکانی ڕابردوو وەڵایی ئیشەڵا وا نابێ ئەمە ئیشەڵا وا نابێ بەڵام ئەمە تاکەی ئەم خەڵکە ئاوە کاک عادل ئەمە ئەو بۆ چونێ جەنابەت لەوە سەرچاوی گرتووە لەوەی کە لە ڕابردوو بینیمانە بۆیە ینی ترسی ئەوەمان هەیە لە ڕابردوو سێ موچە خوراوە تا ئێستا هیچ شتێک بۆ فەرمانبەران و مامۆستا و فەقیر و هەژار نەکرێت کە مندامانی دەکراوە کاگەن وەرە ئەم بەرنامەیە لەسەرەوە بکە جاری بکە لەسەر تەوەرێک لەسەرەوە بکەرەوە کەم ئەم مەسەرەی کەمەنجام و تەقاویتی و ئەمانەش فیەکەن لە فیەکانی ئەم کۆمەلگایە گوناحاوە ڕەش و ڕووداماون چاوەڕێی مەبلەغێکی کەم پاراکەن هیوادارە مەگەزاری کە توانێت لە بەرنامەیە ئەوە بکەیت پشتیوان بەخوای گەورە کاک عادل دەستەکانت خۆش بێ دەستەکانت خۆش زۆر سپاس دەکەم کاک عادل گیان بێگومان ئێمە هیچ کاتێ درێغیمان نەکردووە بۆ هیچ چین و توێژێکی نێو ئەم کۆمەڵگای کوردیە ئەوەندەی لە تواناماندا هەبێ ئەوەندەی کە پێ ڕاگەیشت بین باسی هەموو بابەتەکانمان کردووە کە پێویستە بە ژیانی یەکبەیەکەی خەڵکی هەرێمی کوردستان چکە لە حقیقەتە ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵکی کوردستان دەزانین ئەوەندەی لە تواناماندا هەبی درێغی ناکەین و درێغیشمان نەکردووە بۆیە لە حقیقەتە بەڕاستی ئەم ملەتە شایانی ئەوە نییە کە ئەم هەموو دەردەی پێ بکرێ ئەم ملەتە کاتێک کە خەباتی کردو کاتێک کە شۆڕشی کردو کاتێک کە ماندوو بوو کاتێک کە ڕۆڵەکانی لە ڕێگای ئەم خاکە و لە ڕێگای ئەم نیشتیمانە و لە ڕێگای ئەم بەحساب قوارەیە دانا قەت چاوەڕوانی ئەم ڕۆژە نەبوو کە ئێستا کە بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ بکرێ بەڵێ کاک عومەر لە تەچیە کاکە عومەر سڵاوی خوات لێ بێم کاتت باش سپاس کاک عومەر گیان کاک عومەر خەڵک بۆچی شۆڕشی کرد خەڵک بۆچی خەباتی کرد بۆچی ماندوو بوو بۆ ئەوەی کە ئەمڕۆم دەردەی بدەنێ وڵای براکەم مەسەلەکە زانی چیە حکومەتی بەقا ئەگەر ڕاستەکە باوەکو ساڵانی ڕابردوو 2010 چۆن لە سەتاحەت بێنە بە ئەوش بڕێ بنێرێت و ئیتر یەک ێشەنابێ ئەوی لاقی چی ئەگەر حکومەتی هەرێم بە باقیدا بەوایدا بۆی دەبا بڕێ بنێرێت و بەڵام بەبەستی نییە حکومەتی بەقا ڕاز ناکاویش ئەگەر ڕاستەکە با بڕێ بنێرێت و کەسی نابێت پێ دوایە کە ناینێرێ بۆ ناینێرێ ئاکە خۆکارەکەی وێ بەس خۆکارەکەی ئەوێ کۆمەڵێ 600 مساکت دروستە ئەبینا مەبەستی ئەوە نەبێت پێی کێشەیە ئەو حکومەتی هەرێم چۆن دابەشیەکان دابەشی ناکات تەنیا مەبەستی ئەوەیە بەڵام حکومەتی هەرێم چوە بەر ژەرەوبارە و اتفاقات و تەسلیمکردنی داهاتی ناوخۆ لە 170 ئەنات وایە 2010 بەڵام بیرتە کاک عومەرجان کاک عومەرجان بڕێ بنێرێت تۆ بەڕێک بێتی دابەشێکە بەڵام خۆکارەکەی ئەوەیە کاک عومەرجان هەر بۆ ببیرهێنانەوەی تۆ بینەرانیش تا 2013 کۆتایی 13 ئەگە هەڵام نەکردوێ تا ئەو کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئابووری سربەخۆ و ناردنەدەرەوەی نەوتی کوردستانی کرد ئەوان 170 خۆیان دەنارد و ماشەڵڵا خۆ ئاگاداری کە خەڵک چەند وەزعی باش بوو بەڵام کە ئێمە وتمان ئابووری سربەخۆ و نەوتی خۆمان بە خۆمان دەفرۆشین ئەوان دەوتیا کاکە مادەم ئێوە نەوتی خۆتان بە خۆتان دەفرۆشن فەرمون بیفرۆشن ئەوە 170کەیان بڕێ بڵێ ئەوە واقعەکانی ناکرێ ئەمە بەڵام ئەوان ڕاز ناکەن ئەگەر ڕاز بکەن بەبەستی ئاستی ترە چۆن دەستپۆسی بۆ بەرنامەکەس قوربانی تۆ بم کاک عومەرجان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس مام زەوەر سڵاوی خوات لێ بەم کاتت باش مام زەوەر مام زەوەر ئایا
ئایا تۆ وەکو تەمەنت چەندە مام زۆر؟ بەڵێ تەمەنت چەندە؟ ئەمن 72 ساڵم. 72 ساڵ تەمەنت پڕخێر بێ لەشت ساغ بی خوا بتهێڵی بە ماڵ منداڵەکان. مام زەوهەر حتمما لەو دەشتەی کۆیە هەم خۆشم هەر خەڵکی و منتقەی دەشتی کۆیەمە بەبیرت دێ زۆر چاک یعنی کە چۆن خەڵک خزمەتی پێشمەرگەی دەکرد کە چۆن ئامادە بوو نان و هەروەها پێخەفەکەی خۆی بداتێ هەتاوەکو برسکەمە باڵۆت تاوکەم بەزڕم لێ مەگرە بابام پرسیارەکەم بکەم پرسیارەکە تێگەیشتم حەزەکەمە من جواب بدەمەوە بەس ڕێگەم لێ بەس یەکشت بکە مام زۆر بەس بە تکا دەکەم ئیسلاحی زراعی سۆسی ئەیلول لە سەی ئیسلاحی زراعی دروست بوو دوش بە ئاغای کە سۆسەکە دروست بوو دوای ئابوونەوە برای ئاغای ئەو خەڵکە فەقیریان دەسەرەوە کرد ئەوەی کە سۆسی کرد خەڵکی فەقیر بوو دۆشۆزەکان بوو ئەهلی ڕۆشنبیر بوو کوردایەتی لە گۆڕەیە بوو کە دەیانگۆ پێشمەرگە خودسێت بوو لە زراعی سێفتارەمیان تێکدا لەسەر حسابی سیاسی کە داهاتە مفاوەزەی ڕانیەی دەیانگۆ کوردیان بە سێ و پرتەقار فرۆش هەموو ڕۆژە سێ و پرتەقارێکی زۆر داهات لەکن ماڵی حەسەنی کانەبی بە ڕەحمەت کە بارزانی داهات یەکی سێسن حیمایی لەگەل نەبوو مامدلال لە ناو ڕانی دەسوراوە کاسکێتێکی لەسەری دەماتە تسبیست حیمایی پێ نەبوو ئابم ئەو کاتی ئەندامی پارتی بوو پێشمەرگە بوو کارگێڕی ناوچەی بوو گوتی مفاوەزە کە ئەوە داروسیافەک لەسەر ڕانەی کرا لەسەر قوڵەی کرابوو گوتی کاتێک سەحەفیەکان لەگە مامدلالی بوون گوتی ئەوە لەگە مەلا مستەفای بە ڕەحمەت بی کوحپەیان دەکرد گوتی کاتێکی بارزانیاتە دەرە تووڕە بوو گوتی بڕۆ مامدلالم لۆ باکەن وڵات چ مامدلالیان لە سەنگەسەری دەبی دێ و ئەو سێ زێبی لێبڕانیەی لە دوی دەسوو دێ گوتی سۆباشی کورد تۆ ژوورێ گوتیە تا چاری بەیانی قسەی لەگەڵ سەحەفیەکان کرد ئەودا دێمە ناوەڕۆکی مۆزوعەکان بەڕێز مامدلال ئەوەندە ساڵە لەسێ بووی ئەوەندە سیراحتان دۆ لەگەر بارزانیا دوکتان دروستان کرد و ئەو ئازاوە دروست بوو لە مفاوەزەی حەفتا سەدامستی دوو نیشانەی بەبەردەکی بستێنی یەک مامدەلاوان بەدەستی مەلا مستەفای بە کوژدا دوو بۆ خۆشی مەعامەرەی لەسەر بارزانیدانا ئەوە بوو لەسەر لە دیبێ دەرەن لە حاجۆمەران و ئەوەی لا ئیدریسی کرد کە ئیدریس تۆ بەغدایە گوتی لەما جای ئیدریس البارزانی ئەوە بوو لۆس بینە ویستیان بیکوژن حەمید کاتب بریندار بوو مام زۆر یەک دقە گوێم لێ بگرە مام زۆرەوە مێژوێکە پێم وایە لێی دەرناچن و هەبە ئاسانی باسیکەین بەس بۆ هەتاکەی ئێمە یەکتری بخۆین تا هەتاکەی ڕێک نەبین هەتاکەی بران نەبین هەتاکەی دۆست نەبین هەتاکەی ئێمە یعنی وانەکەین کە ئەو خێروبێری کوردستانە بۆ هەمووان بێ ئێستا دەڕێگەم بدە بازا بدەم ئەوڕۆ 1000 دینار مستەند کرێ بە 1500 ئامۆزا هەموو کە لە سەردەمی بەرەی کە دروست بوو لە دوای ڕاپەڕین بەڕاستی پرسەنجێکی تەواو بوو دڵخۆش بوو لۆقەتی کوردستان کە پۆل بریامەر دەرەستان دەوێ دەبوایە سەردەمی بەرەی هەمویان پێکەوە کلیلی کوردستانیان تەسلیمی ئەمریکای بکربە ئەوە یەک چوبانە کۆنگرسی ئەمریکی خۆیان پێشانی ڕئیسی ئەمریکای دابا ئەوە دوو لەوێ کوردستانم تەسلیمی ئەمریکای دەکرد دەمانگوت ئێوە گەورەی منە ئێمە بەشێکی لە ئەمریکای فەرم و پیلانی لۆزان و سیبەرمان لەسەر لابن دون داوای پارەیان کرد ئیسمان بە بەغدایە نەدەبوو وازمان لە بەغدایە دەینا دەبووینە مەرجعیە لێرە داد مەسئولە تو بڕۆ ئەمریکا سوارە بکە نۆسیوانە تو بڕۆ فڵاندی مامدلالە تو بڕۆ فڵاندی مەلا عەلیە تو بڕۆ فڵاندی سوال لە بۆ کورد بکە دەستم دەکرد میلەتەکە بخر دەکردەوە حەقی کوردم لە بەغدایە وەردەگرت دێ بەدێ بۆ ناکەن ڕاوەستا دەرێم دەڕێ تعویزەکەم وەردەگرت لێرە ئاسی ڕۆشەبیرم بەرز دەکردەوە سەردەی بێخمەم تەواو دەکرد ئەو دار کارەبایەکەم دەکردە کارەبای ڕئیسی نەم دەکردە مۆلیدا تەوابی سراعی سێستار ماڵی کوردی کاول کرد ئایا ڕۆژە کە ئوردوغاناتیە ئوردوغان بەیە قسەی بە پارتی گوت گوتی بڕۆ لەگە بەغدا ڕێککەوە دەبی لۆ خۆی تێبگا نەک کوردی بە کوردانە بۆ ترک بێ دەبی حاسانی دا پێ دەڵم بەرەم ئوردوغان بەسە چیت دە کورد دەوێ کوا برایەتیت هەر سەرت دەوێ چاوت تیش کردو بۆنی سود وەکسەک هەر خوێنت دەوێ ئەی دێوی نەبن
ئەو ڕۆژە ڕووی خاتمانداژیرکەی برسێتی بینی و لە ناومان ببەی دەرتۆ وجدانی ڕاست و دڵپاک بە دەست لە ناو دەست و بۆ کوردان تاک بە حەقی کورد بدە خۆشی ڕزگارت لە دینای وجدان وجدانە یارت ئیتر پێی ناوێ سەر و ئاساوە ملت بەخێو کە چیل لە خەمداوە حەقی کورد بدە هەر ئەو تەواوە ئێس کاک مەسعود بۆ خۆت بڕۆ بەغداد چارەسەری کێسەکەی بکە وازە و منداڵانە بینە لەسەر حکم لایەن بە لە دێسا من لە قەڵازێمە دوو یاری 50 ساڵەی دەکەیەوە دووسای دەکەی تاکە ئەوەی $100 پر دەکەی لۆ بینەوەرە تعویزی قەڵازێ و گوندەکان بدەوە تعویزی دیاتەکان لێگەڕێ بەڵامەتوان لە سەری ڕۆژدانی شتی چاوەڕوانی ئەردوغانی مەکە کورد گەورەترە چارپارتەی کوردستان گەورەترە خوێنی شەهید و ئەنفال و کیمیاباران گەورەترە حکوومەتی هەرێم و پەرلەمان گەورەترە دەبی کاک مەسعود ئەو بارە لەسەر شانی تۆ جێبەدێنەکە خوارێت دەگری میلەت لێت لە ڕازی نییە وەرە ناو پەرلەمان حکوومەتێکی دوان دروستکە ئەتۆ ئەگەر لە حکوومەتیش دەمێنێ شکستینی ئەتۆ هەردە بلە مەردەعەت هەبوو تا پێکەوە بەرەکی کوردستانی دروستکەن پێکەوە سێن بەسەری یەک بخۆن هەرێکن لە لایەکی دەستەکە حەسعەلی بە قسەی نامەعلا ئەو میلەتەتان تووشی گەندەڵی بیا حکومڕانی کوردستان بوویتە سێ بەس بندیوارەکان بە ملیۆن وەردەگرن بە 2 ملیۆن وەردەگرن لە پەنادا سایەتی ئەوە کارەساتە ئەوەی فەوتای ئەهلی قەڵەم و خانەنشین و فەرمانبەرانی مەدەنیا وەرە کاک مەسعود و سەرکردەکان و بابیل و هەرەموتان ئەو ملیارە دۆلارەی کە دزیتان بینەوە ناو قاسەی کوردستان بڕۆ ڕووی خۆتان سپیکەنەوە بەرامبەر خەڵکی کوردستان خوێن شتێدوان پاڵ و کیمیاباران بڕۆ لەگە بەغدایەکەوە ئێمە سارەمان لە بەغدایە وازە ئەزماری من بینە نێتیر و مەسل خۆتان مەکەن بەعەنتەر لەگە بابیل و قوباتی دەبایە هەمووتان ئەوڕە لە قەڵازێبان یادی 50 ساڵەی ئەوەتان بکردباوە لە بیرمە دوو ڕۆژ دەستن لە پرینگانێدا هەشت کەسی کوشت بەلاباندانی هەلێدام لە ماری حاجی برامی بوون ماڵە ئاسەوانەکە بەبەرکەوت کوری ئاسەوانی مەلا عوسمان بردی 18 ناپاڵمی لە دۆڵی شاورێ فڕێدا ئەگە بتەقیباوە بەڵ دە قەبرستانی نۆری 890 کەسی دەکوشت ئۆباڵی ئەو میلەتەی لەسەر شانی وانە بۆیە دەڵێم دەستەکان کوردەسەر ئاوە زۆر سپاس دەرم ئەیامێکە خەتابارین کوردین بۆیە کەرزۆدارین سێوەی دژمن درکوداڵین بۆیە گەیشتین بەو ڕۆژە کوردە بۆیە گوڵە بە ڕۆژە هەر بۆیە بێتارە نووسە هەمووی لەسەر یەکدا سووسە گوناحە کوردستان خاکمانە کوردی خاکی ئەوها دوانە نەعلە لە خیانەت کوردە بزانە دووبارەی دەکەم وە کاک مەسعود برا گەورەی لە دوێ مام دەلال و لە دوێ هەموو سەرکردەکانی وەرە خوارێ لەسەری ڕۆژ وازە منداڵانە بینە وەرە پێکەوە لە بەرەی کوردستانی لە ناو پەرلەمان سێندی یاسای قورئان بخۆن بە خوێنی شەهید و ئەنفال و کیمیاباران حکوومەتێکی ڕاستەقینە دروستکەن و لەگە بەغداد ڕێکەون بڕە کلێری کوردستان بدە لە ئەمریکای دەستەکان خۆش مام زەوەر دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس مام زەوەر زۆر کاتم پێدای کاک محمودە دهۆک سڵاوی خۆت دەبێت کاک محمود بەڵێ گیان وڵا مامۆستا هم ئەم دەسەڵاتای کامۆسەکەی دۆشەکە ئەمە یەکەمیان دووەمیان ئەگەر ئەمە هەند بژاتن پەرلەمان بکاتەوە لەسەر دەنید لەسەر خەڵکەکەی ئەو معانەتی لە بێمان بکەن نسیاندای نەدەکەتەوە انتقام بە شێوازێکی قانونی بە دیموکراسی دەنگ بە ئوزوسیون بداتەوە نەبە دەسەڵاتە ئەمە دووەمیان دووەمیان أما ملتا بخدعان دنيا تكون وأنا هدح إلا بصربال وما ماني والله خباتي تشيا وخباتي تشي وخباتي نازاني أما الروح ما مستقر إستا تسابقين وإستولى مستقبلكين ما لا الماضي رابردو الروح تسمع الجرة سوا دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاست دەکەم ئەوەی کە بەڵێ ئەوەی کە سەیرە لێرە ئەوەیە کە بۆ دەبێ ئێمە لە دوای ئەم هەموو خەبات و ماندووبوون و تێکۆشان و چەند خولێکی هەڵبژاردن و چەند کابینەیەکی و زاری ئێستا بەداخەوە تەمان ئەمە ینی کەس ینی پێم وانی ئەوەی کە کورد بێ حەز بکە کورد زەرەر بکە نەخێر ینی وانییە کەس حەز ناکە کورد زەرەر بکە بەڵام دەسەڵاتدارانی ئەم هەرێمەوەیان کردووە کە بەداخەوە خەڵک بە شێوازی تر بیر بکاتەوە بۆ دەبێ ینی کە خەڵک دەپرسێ بۆ دەبێ ئەم حکوومەتە هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتە کە بەم هەموو گەورەیە و خۆشەویستیە لە ناو خەڵک سەبر ئێستا بچووک دەبێتەوە هەموو گەورەی و ئیشی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە تەنها لە موچە کۆبۆتەوە ینی باسی موچەیە
ئەی کوا ئەوانی ترکوا باسەکانی ترکوا ینی بەڕاستی ینی دەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە بەڕاستی شێوازێک ینی حکم بکەن ینی ئاش بنەوە لەگەڵ ئەو خەڵکە شێوازێک ینی دەسەڵاتداری بکەن کە بە خۆیان دابستنەوە کە بە هەڵەکانی خۆیان دابستنەوە چکە لە حەقەتە ینی چۆن دەڵێ مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکە بۆ زۆر چاچش بزانن ینی ئەم دەسەڵاتە بۆ کەس نامێنێ بەخوا قەسەم دەسەڵات بۆ کەس نامێنێ لەسەر ئەم زەویە جا ئەم ڕۆیا بەیانی ئەوە هیچ کە دنیا ڕۆژێک دە کۆتایی دێ و هەر هەمووی دەڕوا و هەمووی فانیە بەڵام ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە نامێنێ ئەم دەوروبەرە ئەو دەسەڵاتی ئەو دەوڵەتانە نامێنێ یعنی هەر بەسیترین نمونە سەیری کە تۆ سەیری ئەردۆغان کە بۆ نمونە یعنی کە لە 20 ساڵ بەر لە ئێستا هات لە قیمەی دەسەڵاتا بوو ئێستا هەر لە چەند ڕۆژ بەر لە ئێستا لە هەڵبژاردنەکان دۆڕاندی و دڵنیا بن کە دەشدۆڕێنێ لە هەڵبژاردننی داهاتوو کەواتە دەسەڵات بۆ کەس نامێنێ ئەو سەدام حوسێنەی کە لە باخەڵی ژنەکان لە باوەشی ژنەکان پیاوەکان نیان دەوێرا قسە بکەن ژنی خۆی بوو لەگەڵ خۆی لە ژۆرە لە ناو یەک جێگا بوون نەی دەوێرا قسە بە سەدام حوسێنی برێ دەوت نەوەکو ژنەکەم قسەم لەسەر بکە و جاسوسین لەسەر بکە ئەوەندە خەڵک دەترسا لێی ینی وڵاتان حسابیان بۆ دەکرد وڵاتان لێی دەترسان هەموو دەوڵەتی عەرەبی بە براگەورەیان حساب دەکرد و ینی ئەو پەڕی ترزەی دەترسان بەڵام چی بەسەر هات کوژرا کوڕەکانی و نەوەکەی کوژران کەس بەسەریان ڕانەگەیشت حوسنی مبارەک چەند حکمی لە مسر کرد کوا محەممەد قەزافی کوا بن عەلیەکەی تونس کوا هەنی بەڕاستی ئەوەی کە وەکو چۆن دەڵێ بەو دەردەستەریە بردران جا ئەوانەی کە مردی خۆیان مردوون فەرم ئەو وڵاتانی ئەوە سعودی و ئیمارات و کوێت و هەر فترە ڕئیسێک دەمرێ و هەر فترە مەلیکێک دەمرێ و لا دەچێ و سوڵتەیەکی تر دێ و خەڵکێکی تر دێ و یعنی بەڕاستی ینی ئەوەندەی لە دنیان شتێ بکەن بڕۆن خەڵک مێژوو خەڵک چۆن دەڵێ ڕەحمەتێکتان بۆ بنێرێ بۆ دەبێ ینی بێن هەموو شتەکان کۆکەنەوە لەسەر بابەتی موسە ینی بۆ لەسەر هەموو شتێک ڕێکن بۆ لەسەر هەموو شتێک ئیشکالتان نیە و گرفتان نییە بۆ دەبێت لەسەری سەرەوە تاوەکو ئەو لە هەمووی بوچە لە بەغدا وەربگرێ زۆر ئاسایی بێ بەڵام ئەگەر هەژارێک بڵێ کاکە موچەخۆرێکی داماوی ئەو کوردستانە بڵێ کاکە با موچەکەم وەکو بەغدای لێ بێ بابا لە بەغدا موچەکەی من بێ نا تۆ جاشی تۆ کارەساتە چۆن دەبێت داوای بکەیت بۆ دەبێ یعنی لەبەرسی هەنی ئاورێک بێنەوە بیرێک لە خۆتان بکەنەوە لە چێ بوون بەر لە نەوهەت بەر لە ساڵی نۆهەت ئەم دەسەڵاتدارانی ئێستا هەرێمی کوردستان لە چێ بوون دەزانن لە چێ بوون کرێچی بن لە ئێران و لە وڵاتان بەڵام ئێستاکە یعنی بە حسابی خۆیان نازانن بۆ ئێوە واتان لێ هات بە حسابی خۆتان و شەریکەکان و کۆمپانیەکان و پارەی وڵاتانتان پێ نازانن بەڵام خەڵک هەمووی بۆتە ینی چۆن دەڵێ بەس ئەوەندە ما بەس خەفەت بخۆ بەس نەزانێت چۆن بژی بەسە تاکەی وابێ یان لەبەرچی هەیبەتتان بۆ پەرلەمان نەهێشتەوە هەیبەتتان بۆ کورد نەهێشتەوە هەیبەتتان هەموو شتێکتان لە پارەکۆ کردوتەوە بۆ خۆتان بۆ بەرژەوەندی خۆتان هەموو شتێ دەکەن بەڵام بۆ بەرژەوەندی خەڵکە داماوەکە نا هەمووی عینات بۆتەوە هەیلا دەبێ ئەوەی من هەبێ ئەگەر هەژماری من نەبێت تەواو ئیدی خلاص نابێ هیچ شتێک قبوڵ ناکە بۆ اتفاقکەن ڕێککەون کاک محەممەد لە سۆران سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک محەممەد ئەگەر جۆ دەدەنگ مەسڵاوی خوا دەبێم کاتت باش مامۆستا سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام ورحمەة الله وبرکاته باشی مامۆستا ئەنوەری بەڕێز حاڵوەزت چۆنە چاوت ماچەکەم برای گەورەی بەڕێز و خۆشەویستی یاخوای بازی مامۆستا یاخوا سەلامەت بی لە خزمەتم کەم جارنیا پەیوەندیم پێ وەربگرێت خۆشحاڵم و ئەگە پەیوەندیم وەرگرتووتان لەگەڵ جەناب دەکەم من خۆشحاڵتر بوو چاوت ماچ دەکەم فەرموو گەورەمان کە قسە بکە ئەوە لەسەر چێ بەرنامەکە وڵا بەرنامەکەمان لەسەر مەینەتی ئەم میلەتە لێ قەوماوەیە یعنی میلەتێکی بە درێژایی مێژوو خەبات کراوە و شۆڕش کراوە و ماندیبوون هەر لەسەر پشتی فەقیری بووە ئێستاش ئەوەی نییە ئەوەی کە چۆن دەڵێ ئاها لە ئاوە لە کارەبایە لە پارەیە لە حەچی کە نییە لە بۆ فەقیرە ئەوەی هەیە بۆ خۆیان ئەوەی نییە بۆ فەقیرە مامۆستای بەڕێز جان بامەیان دڵی تو بدەمەوە و دڵی ئەو فەقیر و هەژارانە بدەمەوە ئەگە مافیان خورایە وەڵڵاهی جا خۆوە لەبەر چاوانە مامۆستای بەڕێز من لە هەفتا وەستی ماسۆتا بەڵێ مامۆستای بەڕێز بەدەستی ئەنقەستی کوردان
نوتو حفتي مال صوتان جاري كالان كلام ما بصاي بريس لو روجي انتفاضك لا براني لو روجي راجع سيد علي نبي ليه دائما بجداري كير مجموعة خلق يقول عزكي ناوي هموان ايكا يكفيلم اكسوين او رفض الزلامة بجداري ماكل حتى كركوشي رويشتم إذا والله أتوب لوكا كدور قلبي ورمنا قلتيا خانا كدلوك رابي معاص الشاي سطبي أواني زافي أصحاب شيخ نيبوينا زافي حسينا غيبوينا أو إيسا مسؤولة كامل منهم هذه بوي الله يسبب قرباني الساوة الظلم بله أذا أبي دعاية خواهي جوران رحمتي بكا وإيوز وشي بياوي الرجدار مسلمان قرآن خوين أبي لمزقلت كان بطارين ودعاء عبادتي بكان خواهي جوران رحمتي بكا إيمان السلامت بكات كيف يجي بيناكي لو يزيادت دەستەکانت خۆش بێ خوای پەروەردگار چی باشە بۆ ملەتەی بکە خوای پەروەردگار ئەو دەسەڵاتەی ئیسلاح بکە أقول بلاش خوما جكن بلاش ما مصاي برز والله بين سنة بينام بين ساعتي معاش يوم كثير كما دم الوين زاني شلون كاك ماوستا محمد جان يعني إنساني مسلمان دەبێ ئەگەر منکەرێکی بینی بەدەست بیگۆڕێ ئەگەر بەدەست بۆی نەکرا دەبێ بە قسە بیگۆڕێ ئەگەر نا دەبێ بەدڵەوە پێی ناخۆش بێ يعني ئێمە لە مەرحەلەی ئێستا بە حەقەت دەتوانین قسە بکەین ناکرێ لە قسەش بێدەنگ بین براجیانەکەی من أو خلقاني هليان ستاسر بناري قنديلي هليان ستاسر بناري كاروخ هليان ستاسر دولة خوشنا وكي خوين ديان هزار زلامي فقير وهزار يا رج أواريان كردن مال صوتاويان كردن برا قولي منو تون إستا للريزة بيشكانن عزكي لنزيك زنابت كشتيانا وكشتيتو دا أداخو خوارب من تيبتا بەڕێزی بە قوربان چاوت ماچەکەم دەستەکانت خۆش ئەمن خۆشحاڵ بم زۆر سپاست دەکەم بەڕێزی برای گەورەی کاک پۆڵا سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سڵاوی خوا لە بەڕێزت لە بینەرەکان لە کارمەندەکان کاگەنوەر سپاس بە قوربان قسەکانی بەڕێزت هەمووی تەواوە ڕێزم بۆ مامزەوهەر هەیە قسەکانی هەمووی تەواوە گەوهرن بەڵام نامەوێت قسەکانی پێشوو تەوەرەکانی دی دووبارەکەمەوە بەڵام کاتی ئەوە هاتووە ئەوانەی خەڵاتی نۆبڵ دەبەخشن بە کەسایەتیە دیارەکان کاتی ئەوە هاتووە نۆبڵ دەستەی خەڵات بەخشانی نۆبڵ خەڵاتی یەکەم لە ئیرادەشکاندن بدەنە دەست یەک لە سەرۆگۆزیرەکانی عێراق لە 2005ەوە تا ئەمڕۆ کاتی ئەوە هاتووە مانای نییە دەستوورێک بە خۆتان بینوستەوە دڵک هەڵپەڕێنن لە سەتا هەفتا هەشتای هەڵپەڕێنن دەواشەی بکەن بە شان و باڵای شڕە دەستوورەکەدا هەڵبڵێن لە شوێن ئێوە ئەگەر خاوەنی دەستوورەکەن لە کوێ یاسان پرسیکردن لە چ مادەیە کاتووە بۆیە داواکارم بەخش ئەوانەی خەڵاتی نۆبڵ دەبەخشنە کەسە دیارەکان لە بواری زانستی مەعریفی هەموو بوارەکان کاتی ئەوە هاتووە چەند مەدالیایەک چەند خەڵاتێکی نۆبڵ ببەخشنە سەرۆگۆزیرەکانی عێراق لە عەیاد عەلاویەوە تا محەممەد شیع سوودانی مافی خۆیانە توانیان پاش دەیان و هەزاران کارەسات بەسەر کورد پاش نووسینەوەی دەستوور بەدەستی ئەوانە ئیرادەیان شکا کاتی ئەوە هاتووە ئێستا خەڵاتی نۆبڵ لە بواری ئیرادەشکاندن پێشنیاری بەندەیە ئەوەش دەبێ بکرێتە لقێک لە لقەکانی خەڵاتی نۆبڵ کاتی ئەوە هاتووە خەڵاتی نۆبڵ ئیرادەشکاندن بەدەستی ئەوانی بەغدا بدرێتە ئەو سیاسیانەی کورد جیان لە کەس نەگرت جیان لە دڵسۆزان نەگرت لە نیشتیما پەروەران نەگرت لە کەس و کاری شەهیدان نەگرێت ڕۆژێک لە تورکیا ڕۆژێک لە ئێران ڕۆژێک لە شێخەکانی سوننا ڕۆژێک لە حەمامە بەتەرەکانی شیعە تەنها گوێتان لە میلەتەکەتان نەگرت کەواتە ئێوە شایانی ئەوەن خەڵاتی دۆڕاوەکان بە ئێوە ببەخشێ بەڵام خەڵاتی سەرکەوتوەکانتاندا بە دوژمنانی کورد بە نایارانی کورد ئاخر لە بیرمانە ئەندە مافی خۆ بە کاکانوە دەنگ بە دەستوورەکە نەداوە مافی خۆما ئاڵتەن بە دەستوورەکە دەهات بەڵام ئەوانەی دە خەڵکیان هەڵپەڕان لە فەتا هەفتا و هەشتای خەڵکی کوردستانتان هەڵپەڕان شایتان پێدەکرد لە بیرمانە ئەتیاوی ئاینی بە مامۆستایتان کۆ هەڵتان پەڕاندن گوتتان باشترین دەستوورمان نووسیەوە مافی کوردمان
تابیل کرد دەوەرن ڕێز بن یەکێک لە دوای هەر 75 کەسەکەتان دەتان ناسین 75 کەس بوون ئەو شڕە دەستورە شەرمەزاریەتان نووسیەوە کاتێوە هاتووە ڕێز بن خەڵاتی دۆڕاوەکان بە ئێوە ببەخشرێ کاک پۆلاجان دەست خۆش پەیوەندی لەگەرە چاوت ماچەکەم زۆر سپاس نۆژین زۆر سپاس بە قوربان نۆژین فەرموو نۆژین خان فەرموو بەڵێ 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 خوشتێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته فرمو بس وشيرة فتوتو إن شاء الله سپاس ببرزت فرمو بالد راجي والله ما مستيعني إنسان قبيلة ما فكاني خوي هالوستي هبيتن دنجي هبيتن لقريزم إستا خلق وكو زرافي لي هاتيا لأسهم ما فكاني خوي يعني بيدنجي هرب الجاردية ما أما هيس كاتق نابي ساوري خوشي تربكين يعني أورو روجي خوشي معنا من هريك كمان ولا لما لكي خود درجي بكوا بكيف خو لما رد بكن خارج بس دين بفاك اللي فسد بيني او روكش او هاما اللي هاتوا باشا تمشى دكي مع مستايق جد او هديتن تمشى لهم لا خلق سيتي دريتن او لا ترمي مع مستايما بسر حق كان يقوم لسر الدين معنا حق معنا ما الدنج معنا هديتن بلام اورو خلقك او هاي اللي هاتوا اگر لولاش ما فكي خوينا داتن دفي لديش او دكاتن روبروي ما فكي حقكي خوينا بيتوا بويا واي جورش انساني بهزي خوشناوي انساني قوي خوش دويتن كم تري متابعكم تمشاهده كم ذو 100,000 اتور خاني نبي اود نبيتن دكتور هاني ما مستا مردم زور بشرف لوش يعني كاما بيرازينيا لو انا ما مستا اجه ما هلويستي زوانا ما نبي هركسلاك والله دتواني حكمة تجمل كاتبتي بالي دەستەکان خۆش السلام عليكم ورحمة الله کاک حەسەن لە گەرمیان سڵاوی خوا لێ بێم کاتت باش سڵاو لە جەنابتان و لە بینەرانی خۆشەویستی سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ تۆ چی دەڵێ کا حەسەن جان من ئەڵێم ئەمە هەموو حزبە سیاسیەکان ختایان هەیە لە ئەلیفۆ بۆیە ختاکە تەنها بۆ دەسڵات نییە و پارێزەری دەسڵاتش نیم بەتایبەت لە ساڵانی 2014 کێ بۆ هۆکار سکاڵای تۆمار کرد و موچە و بوچە بڕیا ئەو ئەندام پەرلەمانانەی لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمارەکەن ئێمەی کە سوکاری شەیدانی جینۆساید ئەبینە قوربانی ئەی بۆ لەسەر حکومەتی عێراق سکاڵا تۆمار ناکەن یعنی بۆ قسەی کوردەواری ئەڵێ بەکەر ناوێرێ و بە کورتان فێرە یعنی بۆ بەرامبەر حکومەتی عێراق ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانە ئەو وەزیرە بەڕێزانە یعنی مەستەر و کۆمارمان هەیە لە عێراق 19 ساڵە پشتی کوردە چی کردووە تەنانەت لە هێنانەوە و دۆزینەوەی ڕووپاتی ئەنفال کراوەکان وەزیری خارجێ ئیشی چییە وەزیری داد یعنی ئەبێت دادپەروەر بێ یعنی بەڕاستی بەیانی ئەمرێت چێتە دەتەوێت بڵێ کا حەسەن جان دەتەوێت بڵێ کە دەچن شکات لە حکومەتی هەرێم دەکەن لەسەر کەم و کوڕیەکانی هەمان شکاتیش بکەن لەسەر ئەوەی کە حکومەتی عراقی بەرامبەر بە مافی کورد بە مافی خەڵکی کورد بەڵێ جاقسەکەت زۆر ئەوێ فەیکەم من و تۆ قوربانی ئەو ململانێ سیاسین یعنی بۆ لە دادگای فیدراڵی بەڕاستی من بە زمانی سیاسی قسە ناکەم من یەکێکم لە تاقانەکانی ئەنفال بە زمانێکی مەظلومیەت قسە دەکەم و لەسەر گۆڕە بە کۆمەڵەکەش لە حەفتەی 4 ئەمەمە ود لە پارێزگای سەماوە بەڕاستی جێی داخە یعنی ئەم دادگەم نەڵێن دادگایەکی شۆفێنیە هیچ هەڵ ناگرێت بەخوا بسێنێت بەخوا بە زمانێکی مەظلومی قسەکەم بە زمانێکی سیاسی قسە ناکەم حەسەن جان قسەکانت زای چۆنە حەسەن من قسەکانت لێ وەردەگرم بە فعلی بەڵێ چۆن حەقە شکات لە دەسەڵاتدارانی هەرێم بکرێ لە هەندێک کەم و کوڕیان سەبارەت بەم میلەتە بەڵێ زۆر پێویستیشە شکات لە حکومەتی عراقی و دامودەستگاکانی حکومەتی عراقی بکرێ سەبارەت بەو کەم و کوڕیانی بەرامبەر بە ئالە هەڵەبجە بەرامبەر بە ئەنفال بەرامبەر بە چیمیاباران بەرامبەر بە بارزانیەکان بەرامبەر بە هەموو ئەو غەدرانەی کە لە کوردکرایە حەقە شکات لەو حکومەتە بکرێ و ئەو مافانە بجێردرێتەوە قسەکەت ئەمن 100% تەئید دەکەم خاڵێکی ترم ماوە باشە دادگای فیدراڵی بۆ ئەم ئەندام پەرلەمانانەی ئێمە بە هەمویان ئەڵێم یعنی قسەکە موازە نیە بۆ لایەکان بۆ لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار ناکەن حکومەتی عێراق بۆ لە گۆڕەکان یعنی بەڕاستی خەمساردێک لە حکومەتی عێراقی ناڵێم حکومەتی
كورسان فريشتي وبعيب نيا حكومة كورسان فرق يعني عيب وعار نقطانية يمن لحوت جندي قرميان 2030 أنفال كراو معنا هي لحوت جندي قرميان كان أنا جندك يا خوما بلجان لبسويك سالي رابردوا كان 19 سالة نازانم 18 سالة سروق ومال كردا جگ سروق وزيران من بوا ومن پوستی سیادی لپارلمان لهین بنا 1852 رفادات توا يعني من لوان جوا بس بود لتصدق جاي بالي توا كان بولا كاركريا بولي تيشنو انا كذا جيت دل حكومه العراق وقربوا ما ناكد حكومه العراق وقربوا جينو سايد ناكد لما الملانيه السياسيه اللي بين طرف السياسيه قال اللي بين هرد حكومتها جناب توي روزنامه نوس مي خانواده الشهيد فلاني فرمان بر يعني براسي اما بيد الصمني اما هيش دفاتك مانيه للرابردو لسر صدام وسراني رجيمك لا اخوي جرس قالنا تمارك الديني مانتي وسرات لسر ام كيسو برسشا لا اخوي جرس قالات ومارك لسر هرت الحكومه كيف سبب كاري اميا خوي جورا كيف سبب كاري استكانت خوش حسن جان هيا ما كد جيش بله يعني براسي امام لا اخوي جورا لسوسس قالات ومارك لا اخوي جورا اصلاح وحق ما مستني خوا قبولك خوا حقام كي خوا حق هم مظلوم بك ان شاء الله دستكانت خوش کا حسن جان زور امن رايكتم به پسند بو كاك سركار سلاوي خواد لبه سورا نم كاتب باش سلاوي خواد لبه كاك سركار جانم كاتب باش ام كاتب دالخي جناب كان وبساماشم زور سپاس بقربان دستكانت خوش باشي سلامت تنج تلفزيونك كسكي كاك سركار راديو دا موبايلك جمالك دبه بله جان ما نصع بنسبة برنامجك تكلسو جلنا مثلا تكتر جلسو جلنا إنه حتى جفرات على كان شويه يا بلام يقول دا سوي دا من كده جان عم كده شيء يعني جوان وش بسياري شي جوان واي لحولي الوربو السورة لحولي الوربو السورة أجسني نوتيجة تماشى في أول جو بعنا كوبو إساسورة يعني بوش تباشر كان جمرة باشر سخافة كان بيتر باشر بوش تباشر كان جمرة يعني أكيد شلون كاك سركان سركار كاك سركان لتلفزيونك جي مغرب قربان بلا ما بس حزم لي رونتر قصب كي تيبقم لا بيتا ايوه تنها عليها قريبين جنيتان بوش تباشر كان جمارين كاكوا عمل سياسي جري لو ام او خلكانا ولينا كان بعد اول تخرافه تاع كاك سركار كاك سركار تو تمن جنتيناوا بله من دالت هي خوای گەورەتە مەندری ژیانکە کاک سەرکار ئازایەتیە و جێگای منەتە ئەتوەگەر خزمەتی ماڕومدارەکەی خۆت بکەی؟ نا بەڵام ئەم پۆلەگەرتان ئەم باخزمەتەکەم کە دەکەین دیارە ئەو دەکەت چاکە باش ئەوەیە ئەو دەستەتان یەک ئەوانش بەعاز دەکەن وەرە کەس دەکەتە لە سۆشال میدیا خڵەت دەتابستێن دەتازا ئەدا ئەخۆی دەتەحەقەتی ئەدرێتەوە ئەو کەس بینە قەدەمی دادگا طبعا بود حق الخرافة بس أما سبب بقينا سبب العراق هي يعني حق طاقتان ما نابعته ده حقهم عند كي ده شا بو أو بعضنا كي يوم ما يدوم مستدرى أو من ذاتي إذا بس كودنا بو بس كسحهم ما بين مليون فرانك كتوع با أما أول شيء كذا بس تكملة في كل ده فبقول تباشر ثاني بعضنا كي أول تباشر ثاني فباشر هم بما خوش الدنيا توش لجرزاي يعني خدشي خوش بكين صاروش حكمات صاروش حريم حتى أو حسبك عندي عندي خوش اللي برشا وندي أم اللي سيدا جدا يعني خود يعني إذا شبطت مثل ما ذكر السرير بدأ كاي في بلاس تحتمل المكان فأشبو أما ديش من الخومان بينوا بودا الخومان ذكر باش كتير كذا الشر ذكر يعني تستطيع تطلع هذا الجدود عمو اسمع لما تكون بسرعة أما دعوة عم أخوف ذكر دعوة خاص يعني ذكرين دعوة ناسي كمان ذكرين دعوة الآيان ذكرين دعوة فرشيان ذكرين كذا كان أوان كذا كان كل مجتمع ذكرين أوان بمجتمع غير أما بس كذا كان أوان كنت تنزل أخوف هذا كان أنا مستقيم يوا دعوة أخوف ما ذكرين هذا تنسى من سماري تسلبته هاتي نسينا ما تنا ذكر بتوارد يعني أي شيء عندك برامج ما عندك يعني بقول حتى دورة مع الآجرة حتى دورة مع الجن من في كوردا
ئێمە بقولنا خۆمان یەک نەبی ئەوە پرسیارەکەیە کاک سەرکار هەموو دەوروبەرمان دوژمنمانە ئێمەش بۆ خۆمان ڕێگنین ئەوە کارەساتەکەیە مثلا لا انا عنا بس اللي ولاته تو ما انا يسمع وين بدي يصير ولاتي خونا يعني وقت برنامج ده بس ليه كان بدي طبعا ما تبع كان بدي بس حتى على خياطته بەڵێ دەستەکانت خۆش کاک سەرکارجان دەستەکانت خۆش هەموو شتی باشە وەشتی خراپیش خراپە بەڵام دەسەڵاتداران کە مادام دەسەڵاتیان هەیە و خێروبەری ئەم وڵاتیان لەبەردەستە دەبێ ئیش بکەن لە پێناو خزمەتکردنی ئەم وڵاتە و گلەیشیان لێ دەکرێت دەستەکانت خۆش بە قوربان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس ژیانەکەم لە سلێمانی کاک عەلی سڵاوی خوا دەبن کاتت باش کاک عەلی ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی ئەمن مەمنون دەبم إجابة كاكم والله واجد من عليك شيء يكون كافر سياسة كيف برسا أم دوبنا مالا برسي شو شدر زكان بو خلق تنها لبرخاتري ويكوا مجاري زيتيو كو كدنوي سردو سامانك يزور بكنو بو خوانو سر كذا كان يعني انت كنية الى ونبه أم دوبنا مالا تاكي من ناسين أم دوبنا مالا لو جهن خارج دشمني ملتي كردن كاك علي يعني استا بۆ نمونە يعني حیف کە ئێمە يعني دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەموو غەم و ئیش و کار و کەسابەتی ئەو وڵاتەوە هەرێمە بۆتە موچە يعني تەنها موچە بۆ ئەوە يعني ئێمە قەتیس کرد ئەوە هۆکارەکەی چییە ئەم دەسەڵاتی هەرێم ئەوە وا خەریکە ڕۆژ بە ڕۆژ بچووک دەکرێتەوە تەنها لە موچە ئایا ئەمە ناگەرێتەوە بۆ ناکۆچی خۆمان بۆ ئەوەی کە گوێمان نەدا کەس بۆ ئەوەی کە گوێمان لە کەس ڕانەگرت بقرباني أما أبدو بن مالك أم مشارينك أم بار زورك بهزاران مليار دولار زين أبن بوخوانو لما خكاني أفريقيا دولة أوروبا إلى أمريكا إلى بريطانيا إلى ألمانيا باريس سوريا غازن كردوا بله جاء معنا براسي يعني ده زماني شورشي بلا مصباح شواني أمانة هر کاک علی جان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس حەزمان لێ کەس تەشیر بە هیچ کەسێ بکە بە هەر حاڵ ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە تەنها چەند عادەدی چەند کەسێکی ینی چۆن دەڵێ بە پەنجەکانی دەست دەژمێردن کە هەموو ئەو گلەی و گازاندان هەیە و ڕای جیاوازیش هەبوو و خەڵک بەڕاستی حەقی خۆتی داوای مافی خۆی بکە من نەک لەسەر تێبینەکانی ئەو بەڕێزەی کە حەسەن لە گەرمیان بەڕاستی فعلەن وایە بەڵێ ئێمە دەچین لە دادگای فیدرالی شکات دەکەین لەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە مافی ئەم خەڵکە پێشێل دەکەن و مافی ئەم خەڵکە نادەن بەڵام لە هەمان کاتیشە بەڕاستی حەقا لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان لە پەرلەمانتارەکان ڕۆشنبیران نووسەران ڕۆژنامەنووسان خەڵکی ئەم هەرێمی کوردستانش یعنی شکاتی ئەوەش لە دەسەڵاتدارانی بەغدا بکەن لە دادگای فیدرالی کە زەحمەت نەبی بۆچی مافی ئەنفالکراوەکان مافی هەڵەبجە مافی چمیابارانی دەوری باریسان و بادینان و بارزان و هەموو ئەو شوێنانەی کە چمیاباران کرا هەموو ئەو شوێنانەی کە ئەنفال کران یعنی حەقە بەڕاستی مافیان بۆ بژێڕنەوە بۆ کەسوکارەکانی ئەوانەی کە ماینە لە حەقەتە هێتا ئێستاکە وەکو پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە مافیان خوراوە حەقە لە دادگای فیدرالی شکات بکەن وەکو چۆن شکات دەکرێت لەسەر موچە لە دەسەڵاتدارانی هەرێم بە هەمان شێوەش پێویستە بەڕاستی شکاتیش لە حکومەتی عێراقی بکرێت لە دادگای فیدرالی بۆی کە ئەم مافە بۆ خەڵکە بگەڕێتەوە خواتان لەگەڵ